داویشتی خۆم بەسەلا دڵی پاری بەسەلا دڵی پاری ئەرێ لا دڵی پاری هاڵفڕین لە جوود من و نازەنین پاری من و نازەنین پاری من و نازەنین پاری گوڵەکەم پەری ڕوخساری فرشتەی تۆ گوڵەکەم وزگارێم کە کەوتمە داوی تۆ گوڵەکەم خەندەکەت جوانە لێت شیرینە عەزیزم تێگەیشتم لە بەستی تۆیە چاوت لێیە چەندی ئاوەدانە جا دەڵێن سێوکان وەڵا خەڵە باڵقێن وهۆ چاوی لێکە چەندی ماڵی ڕەبی ماشەڵڵایان دەبێت کوا تەواوە کوڕات و وەختیان گیا تەواوە خۆشەویستان عەزیزان خۆشحاڵم ئەو چە لە شاتمە و خزمەتتان لە بەرنامەیەکی جەدید هەڵنە پوچ کوڕاو بەرنامەی ژیانی جاران ئەو ڕۆچینێ سەردانی بەری مەرگەن کردووە بە تایبەتی گوندە جوانەکەی سێوکان وهۆ خزمینە جا دەمەوێت سەردانێکی خزمی دە سێوکانێ بکەم جانم کار و پیشەیان دەگەڵ ئاژەڵداجێدا مەسەن دەگەڵ خۆشی و ناخۆشیێدا دەمەوێت سەردانێکی نێو خزمان بکەم جا ئەو ڕۆژ خۆشەویستان ئەنجیزان ڕۆژەکەی خۆشە چاوت لێیە ئەهۆ هەوری پێوە نییە حینی دەلەی بەهارە دەڵێ 21 سێیە نەورۆزە ئەهۆ چاوت لێیە خۆشەویستانی جان دەڵێن مەڕش تێر دەخوا لە بەرەوەی جاچا کەستاوە بەی باران و بەفرەی ئیشەڵڵاه وەڕەحمان ئەو ساڵیش وشکە ساڵی نەما جا خەمێ لە خۆ بخۆن یعنی خەمێ لەوەی بخۆن کە پشتێن دەی لێ بکەنەوە ئاوەکە ئیدی زۆر بووە لە خوای بەزیاد بە چاوت لێە بەحر ساڵی پارەوەندە نەهات بووە و ساڵەها چاوت لێە خەریکە بێتە نێو ماڵان ڕەبی دەبەر خوای مرم ئەوی لە خوای کافرە ئەرێ چی پێ دەلێن ئەوی لە خوای خافلە کافرە خزمینە ئاگاو لە خۆ بێ خۆشەویستان عەزیزان پێشەوەی بچمە نێو گوندی سێوکانێ دەڵێن ئەوە شوانێک لێرەیە نێوی کاکە ئەحمەدە کاکە ئەحمەد دیارە کوڕی کەسێکی بەناوبانگە کاکە ئەحمەد ئەوە کوای ماڵت خەرانە بێرێ وەڵڵا وەرە چاوت لێ هەموو دەمەی جگەرە بەدمیوەیە سەلامون عەلەیکم کاکە ئەحمەد لەبەرت مرە ئەحواڵت چۆنە سعات باشە مەمنونم باشی سپاس دەکەم باشی خۆشەویستان عەزیزان بۆن حەترێکی لێدێ حینی دەری مسکە ئەوە لەکوێت بوات واترە ئەو عەترە خصوصی قوربان خوا بەڕاستە ئەوە لەکوێ دانیشین قسام بکەین وەڵا لەکوێت پێ وەرە بادانیشین وەڵڵاهی پێم خۆشە کۆرەدا دانیشە دا ماڵت خە وەرە دانیشە دا وەرە ئەی ماڵت بە قوڕێ نەگرێرێ وەڵڵا یاخوا بەخێر کاکە ئەحمەد چۆنی ئەحواڵت چۆنە کاکە سەعاتت چۆنە باشی ئەو خزمەت چۆنە ئەو لەکوێ پەیدا بووی کاکە قەناعەتم پێ بکە هەرەگا لە پردێ پەڕیمەوە بەڵێ پردێ دەرمەنی بەڵێ هەر ڕاست ئەمن دڵم فراوان بوو بەرامبەر ئەو خزم و دۆستانەی کە مەسەلەن لە دیوی مەرگەی هەن بەڵێ ماشەڵڵا حینی دڵی بەهاریشە یاخوا بەخێرە سەر چاوەکانم ئێمە بەڵێن بەخێ بەسەر چاوم چاوت ماش دەکەم بە نەزەر بووم لە مێژ بوو بێمەڵان بەڵێ ئەوڕۆ ڕۆژێکی خۆش بوو تمەڵای سەردانی گوندی سێوکانێ دەکەم یاخوا بەخێر بن مەسەلەن گرفتەکان چیا خۆشی و ناخۆشییان داخوا چیان بۆ کراوە چیان بۆ نەکراوە بەڵێ داخوا کی ماوە کی مردووە وڵات چمان بکە وڵای چمان بۆ نەکراوە خوا بەڕاست ئەرە بەخوای ئەی هاوارت لە من کاکە ئەحمەد جا دوا دێنێت ئەرێ وەعزت چۆنە وڵا زۆر باشم ئەو بەچێوە خەریکی وڵا قوربان خەریکی ئاژەڵدارین لە خەریکی ئاژەڵداری بەڵێ باشەوە دەنێ و گەنمیت کە دنیانەوە جیا ئەوە قوربان جایە گەنمە جا دەمانەیە بخاتیەوەی گەنمەکە بڵێ نەکەوێ و مەڕەکە دەیخوا دوهاش هەڵداتەوە لە نوێی دێتەوە هەڵداتەوە بەڵێ الحەمدولیلا باشە بێ لەو گەنمەی کاکە ئەحمەد باسی بە ئاژەڵدارێ بکەین جارێ بەڵێ مەڕ و ماڵات ئەو ساڵ چۆنە وەڵاهی مەڕ و ماڵات ئەو ساڵ لە خوای بەزات بێ زۆر باشە ماڵ چاک دەفرۆشێ بەڵام ئێستا هێندە خەڵک هەیە مەسەلەن پێی دڵێ چیلۆی بەرخ پەیدا بڵێن بەرخ دەڵێ چیلۆی بە 7,000 دەڵێ کابرا دەڵێ گرانە بەڵام کابرا بیرکردنەوەکەی لەگەڵەوەی تێک ناکاتەوە مەسەلەن کاوتفاقەش چەند گرانە یعنی مەسەلەن فەردەجۆیەک بە 50-60,000 دیناریە بەرخی کابرا دەیفرۆشێ یەک ساڵی بەخێر دەکات 150,000 دەکات 200,000 دەکات هەر ئەوەندەی دەکات بەڵام ئەو ساڵ لە خوا بەزات بێ باشە بەهۆی ئەوەی کە باشە ماڵی وڵاتانمان بۆ نایە دەنا ساڵان ماڵمان بۆ دەهات مەسەلەن ماڵی ئەفغانی دەهات پاکستانی دەهات سووری دەهات ئێرانی دەهات بەس ئەو ساڵ ناو نییە ماڵی خۆمان لەخوا بەزات بەڕەغبەتە الحەمدولیلا پێم خۆشە باشەوە مەڕەکە چی پێ دەڵێن چیان پێ دەڵێن ئەو مەڕی کوردی خۆمانە قوربان مەڕی کوردی چی پێ دەڵێن
بەڵا هەر پێی دەڵێن مەڕی کوردی و مەڕی کوردی بەڵێ باشە خەڵکی مەدیقی سلێمانی بە مەڕیمە دەڵێ مەڕی حەمدانی ئەها بەڵام ئەمە بۆ خۆمە هە کوردی خۆمانە کوردی ڕەسەنی کوردی ڕەسەن ئەو مەڕەیە بۆ شیری چۆنە وەڵی عیبینی لە خوا بەزیاد بێ الحەمدولله باشە کاک ئەحمەد چ مەڕێک بەنێو بانگە بۆ شیری بۆ شیری وەڵی جا مەڕێ نەوعی زۆر هەیە ئەها هێندێک کەس هەیە دەڵێن مەسەلەن مەڕ هەیە گەرعی چاوڕەشی پێ دەڵێن لە هەولێر و لەوانە کابرا هەیە دەیکڕێ بەس ئەوان گرانن مەڕی ئەو گەرعە چاوڕەشانە بەڵام مەڕی خۆشمان مەڕمان هەیە باوەڕ ببێ ینی زۆر بەشیرە بەشیرە بەڵام مەڕی کوردی هەمووی وان نییە بڵێ بەس تاکتاکە مەڕی چاکەی شیری بەڵێ کاک ئەحمەد حەز دەکەی بەو باران و بەفرەی بەهار هاتوتە پێشێ وڵی سپاس بخوای گەورە ئەو ساڵێکی زۆر زۆر خۆشە ساڵی وا خۆش ینی نەبووە لەخوا بزات بێ جیا و گەشت هەموو ژیاوەتەوە کانی و دەرا و لەوەڕی زۆر خۆشە لەخوا بزات خوا لەما تێکن داعیبینە الله وەڕەحمان هەروا دەبێت کاک ئەحمەد دەمێ شتێکی دیت پێ بڵێم مثلەن حەز دەکەی بەهار هاتوتە پێش بەهار بەڵێ قوربان لە زیادکردندا الحەمدولله پێم خۆشە ئەرێ وەڵا ئەو ساڵ ماسی چۆن دەبێت وڵی ئەوە زووتر نات مثلەن کراوەکەی بە پێی جەوەکەی دەزانێت ئەگەر جەو گەرم بێ ماسی زووتر دێ ئەگە سادیش بێ درانگتر دێ بەڵێ بەس ئێستا هێندێک کەسێ ئامادە باشی کردو لە ئێستا خەریکی شەدا و ئەو شتانەیە کە بڵین ماسی بێتە ناو گەن مشتیوە بە هەرزیاتکە ئەو خۆیان حەز کردو قوربان بەڕەوە شەدای و جاخاندەشی پێ داوەتکە پێم خۆشە کاک ئەحمەد دەمێ شتێکت پێڵم بزانم لە گوندەکەی وەدا کەسێ نێوبانگی هەبیان ناسرا بێیان خەڵک بیناسی یان ناوبانگی ڕۆژ بێ واللهی ئەوە دەبێتە شتێک ئەگەر بڵین پیا و ئەگەر باسی و قسەت بۆ بکەم دەبێتە مەحتێک نەک بڵێم من بێتە سەرەوەی کە من مەحتی بابی خۆم بکەم بەڵام خەڵکی گوندەکەی هەموو زۆر باش دەزانن بابی ما لە گوندی سێوکانێ لە هەموو کەس بەنەبانگتر بووە بۆ خۆت دوای دەتوانانی پرسیاریشکەی بەڵام حەمەدوینی حاجی قادی کەسێک بووە مەسەلەن پیاوێکی بەناوبانگ بۆ پیاویش خانەدان بۆ پیاوێک بۆ مەسەلەن محەمەد لە ئێران و عێراقانی کردووە هەموو دنیای دەناسی بەڵێ ئەگەر خەڵکی هەست شوێنێکی هاتبایە هەتا لەکەم بای من لای نەدابانە لە سوێک شوێنی کە مەتیقەی بەری مەرگەی هاتبایە حەمەدەمینی حاجی قادی کەسێکی زۆر بەناوبانگ بوو بەڵێ وەکو ناسین و خەڵک تێکەڵبوونەوە بام پیاوی زۆر بەناوبانگ بوو الحەمدولله لەمەژە وفاتی کردووە ئەرێ وڵا تقریبەنەوە بۆ 4 ساڵی دەچێ بەڵێ یاڕەبی جا من چی دیتمان دوو ناکەم خزمی دەدی زۆرن ئەمە دەمێ خزمان بەسەرکەم ئەمە لە خزمەتتان داینی مەسەلەنی خۆم تەوزیح کردووە بەسەر زۆران دەزانم تو ئەمە سەر حەبرەکەم سەر چاوانم ئەوە هۆڕنەی تازە گۆڕیوەکو چی پێ دەرێنەوەی ئەوە قوربان هۆڕنەوەی و بەڵاوە هەموومەڕەکەشی تۆقاندی وەڵڵای چاوت لێە جا چ بکەم دەستم ناگاتی وڵا خانە دەگلەیمان زۆر لێ هەیە تۆ مەسەلەن تۆ خەڵکێکی بەری مەرگەی خەڵک زۆری خۆش دەوی پیاوێکی دیاری بەڵام حاقوایە مەسەلەن تۆ لەو کەناڵانە داوا لە خەڵک ێستا خەڵکی مە لێرەکانە بەڕاستی لە ڕووی جادەوبان و مەسەلە خەدەمات و لە ڕووی حکوومەتەوە ئەمە کەم تەرخەیمە زۆر هەیە هیچیان بۆ نەکردوین پێم خۆشە ڕۆژێکی بەهان کەی لە بۆ خزمان لە ئەو کار بەدەستانیان ئەو بەرپرسانە گویان لە بەڵای ئەو بەرپرسانە با پێ بڵێم بەری مەرگەی لانەی شۆڕش بۆ تێدەگەی یعنی بەڕاستیت پێ بڵێم بەری مەرگەی کەڵپیایی وایلی هەڵکەوتووە کەڵپیایی وای لێ بەڵام زۆر بەداخەوە بۆ کەڵپیاوانەی کە لێرەکان هەڵکەوتن و کەم تەرخەمی بە گوندەکانی خۆیان دەکەن کە مەسەلەن هیچ شتێک بۆ گوندەکان نەکراوە دەنا ئێستا مەسەلەن گوندێکی وەک سێوکانە کاکە ئەوە گوندەکەیە گوێ لێ هیچ شتێکی بۆ نەکراوە هیچی بۆ نەکراوە مەسەلەن لەو دوی بادەشان هەروایە بنگدە هەروایە ئەو دیوە قەرتە بۆ منداوە هەروایە هیچمان بۆ نەکراوە باشە مەسەلەن کەسەیە مەسەلەن خۆی بە ڕشپی بەری مەرگەیدانێ کەس هەیە وا ڕشپیمان زۆرە بەڵام یەک و دوونیم بەر بڵاوین گوێ لێ دەنا بەڵێ هەیە ئەی باشە هەوڵتان داوە مەسەلەن بۆ نمونە هەوڵ و داوە مەسەلەن لە ڕێگەی خزمانەوە کۆ ببوونەوە یان کۆ ببنەوە بچن بە برسان ڕابگەێنن کە هیچی بۆ نەکراوە سێوکانی وڵی قوربان هەوڵیان داوە زۆر بڵین ڕشبیەکان و براگەورەکانەوەی کە مەسەلەن تەمەنی بە بۆ سەرتر و گەورەترن بەڵام بەڕاستیت پێ بڵێم هەر وعدەکەیە وعدێکت پێدەن و بە کورد و کۆتاکی خۆمان دەڵێ سواد دروامان لەگەڵ دەکەن و بەڕێمان دەکەنەوە تێدەگەی
وەرە کەوتنیا گەرمیاوە وەیان جێرە ئەوڕاتە تێناوە پێخۆر ئەی بابە گیان لەو کدەز ئەو هێلکان هەربی ناکوورک بووین لەسەر هێلکان ئەی بابە گیان ئەمە چی ئەوە داڵاشەیان زەلامە وەرە ئەوە داڵاشەیان چێرە وەرە خۆ مەڕەکەی برد بڕۆ وەرە نەکەی وەرە نەکەی وەرە نەکەی وەرە خۆ بردی وەرە خۆ كره خانده ما خانده ما تخراني بيها رحمتي اخوان لابي بخير يا خالد السلام عليكم وعليكم السلام ورحمه الله كاكا وقال له مرك يا اخو والله وامزاني دزا كره شوي ولاد ويجي كذا بشراك الشباب فقرات ابني هلا هلا كاكا والله بنبوره شوني شاشي هاي بخو ندنا اصلا في كره كتب زانم قلبون مركه مالت خرانه بيها ورا قلبون كاكا والله وامزاني دزا خوي بياكر كره انا اخو بيداك شوي مالت رحمه الله بيا وتو دات يا مركي تميس هذا يباد زكاه والله شنو رشد كذوه وقعدنا ما زكاه السلام عليكم وعليكم السلام ورحمه شوني شاشي بيمزرتي لا اشكر بخوي تابا كيفي اخوي بزياده الحمد لله لله هو خلك شويه شباب والله خلك قندي سو كاني اخويا براسه كريكا ماني كريكا عثمان وزيزي كريكا عثماني ارى والله حال بقزران الحمد لله شاشي بيمزرتي الحمد لله تا هو رشواني ارى والله كروخو كاك احمد شنو داني بما تخراني والله رازك كاك ايش رشوانه ايش رشوانه اري والله باش بوده وقنمت كدوه والله يو كان ما ترسي كوتني للسر إيه؟ زعمش بويا مرمان تيكر كابي خواونك الحي والله يفهم خوشه هذه وانك اجا ما سبيدا ابوها ورنا والله بخو ما ني زاربكم اي باشا دي وانا تير دخوا هذه ما تم تير بخوا اخر باشا شير باشا برخه كان نابي اي ارى بخوا مركب زاون الحمد لله اشكر باشا خو منزاون الحمد خوشه لله الحمد لله مركب شو درينا والله جا تيكلا يا بزوري كردن والله اي ارى والله زوري كردن وز ايراني شي لقالن ايراني شي دقل ليش شواني ارى والله لا ميجا سندبي والله اذا لمن بتسوقهم كمرمان هي زادي وردو دا لقى شوانيك وخوين بيكو الحمد لله وردو خوش وانيك خوش لبسات يا اخوي ارى والله شكرا اقعد لدنيا انيا خوين نقاشم تواو كردو اي الحمد لله اساسا تخوين بك والله ازاكم تواو كردو تخوا براسه لا تبا شكي باشي كردي قلاص تخوا براسه ارى والله والله ومزاي فيلسوف شو تخوين ما تخراني لا والله فيلسوف نخندو ومزاي فيلسوفي الحمد لله زادي وانا فلسفه من فلسفه شيء ها ارى والله بس من عزم بو بشي نداد والله باشا وي يعني شي فلسفه فيلسوف فيلسوف يعني الشعر زاب اللي مات تخوا براسه اول بو بيلوتي ما صوت لي فلسفه او قديم نبو صار كم فيدا بو فلسفه والله لا قديم وهي تخوا براسه ادي وانك فيلسوف كون كانوا هي ايوه اي شون سقراط ارسطو افلاطون هاي دي قصه سردمي يونانا وانا زاني والله انا زانم باشا خوينك بوتو قرص نبو للاكي شوان بي للاكي بس قلازي بخويني ولا زانكوي وقرص نبو والله الحمد خوي قرهم اشتقاسان دكا الحمد لله جابوا لا خوي قرهم اشتقاسان بيش بخوي بس خوي قرهم اشتقاسان اري والله دي ما مساء دوامك تاتو تيره والله دوام اوصل توابو جام مسمي ظلم دوام ارى والله دوامك ما تتيره خد زين تاعينا الحمد لله شوانك عيبيني والله بزات يا خوي قازان باخوا الحمد لله زور باشا ما مرتاح كره باوكم والله يقناعش كم ترين والله اشكر بزات يا خوي لقال شوانك يوم خوش ادي باب شونه الحمد لله ما ارى والله صباص بخوي ادي شكاريه والله بابشم لقال ما يجي او لا مال عشان دوا الحمد لله الحمد لله زمن بجد يلا ملواني سريكي ماله واش بدنا اسم مالك يا عثماني اسم مالك يا عمدي او هرام دك ندل ورا ان شاء الله زمن بخوات دسبير ما تو من نمزاني كتو هاتوي بوك ومزاني خود زا رحمه الله ما على دبا خريج دلان دبل لو زور فايده قال له مالي خود به مالي خودتون بقدروا كسبت مزان فايده ابو دله دوست دشمن ديارنين لو ظروف فايده وانا بكاكا او زارتوا وادات يا مراكي كنتم بخوا انا ما كنت قدام سلام عليكم او دم مش بكاكا بيس دمبري اول مره ولا خدمه وانا زمن بجد يلا دوكو ثاني شو مقادي فرق قدنا قدنا دا زابق والله دوا هاوينه بوتابني لكم بودان الاخوي ويك دوكان اللي راكي شو ايه ان شاء الله او هات ماتم كاكا زمن بجد يلا سريكي نمشي بكاني باشا او ميدو دبا تشاوانك دخوا عبي دبا تشاوانك يا بي الشرف ربا السريايين ربا السريايين ربا السريايين رونا رونايين ربا سماني
گوندە جوانەکەی سێوکانی بەردەوامە. جا خۆشەویستان ئەزیزان دەمەوێت شتێک وە بیر بێنمەوە، ئەوە تەماشایکەن ساڵان ئەمە بۆ خۆ دەزانن ساڵی دەقەدیم بلوک و شتیوان نەبووە، هەر بە بەردانیان خان و دروست کردووە. هەتا ئەو بەرد و ئەو خانوە هەبوو نەخۆشی نەبوو، ئیدی دڵەکانیش لەگەڵ یەکدی زۆر چاک و زۆر دڵسپی بووین. تێگەشتی لە من چاوت لێ، یعنی هەتا ئەو ژیانە هەبوو خزمەتێکی زۆر خۆشەویست، زۆر پتە و زۆر وانێک. وەرێرە وەرەوە چی ناوە؟ وەرە سێوە چێ پێتە؟ کۆترا دادێ بینە 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 کۆرە بێنەوە میدەوە من کۆرە بێنەوە میدەوە من. خۆشەویستان ئەزیزان، ئەوە کۆتری لە بۆ هێنام دەڵێ لە گوندی سێوکانی هەموو دڵەکان وە قەدیم ماون، یعنی خزمەتەکان زۆر خۆشەویست و پتەوە. خۆشەویستان جا دەڵێ دەبێ ئەو کۆترەی ئاشتی هەڵفڕینی، چووگا دەڵێ لە سێوکانی هەموو دەمێ ئاشتی بەرقەرارە. چێ دیسان نابێ هەڵی فڕێنم؟ ئەرێ وەڵا لە بۆ ئەوە هاتماتم. خۆشەویستان ئەزیزانەوە دەڵێ هەڵی فڕێنا لەبەرەوەی ئاشتی بەرقەرارە. چاوت لێکە جا ئەها دەبەر چاوانت مرم. خۆشەویستان ئەزیزان سلام علیکم خانندەمە دەبەر بابت مرم. شوونی چاچی بێم زەڕەتی ئەحواڵت چۆنە؟ سلامەتی تاوا بەکەیفی ئەتو چۆنی کاچی من؟ باشی سلامەتی ئەحواڵت چۆنە؟ دانیشەدا وەش وەڵڵاهی هەر پسام بۆ وەرە ولا وەرە کاکە ئەوە کێ لەم سەربانی؟ سلام علیکم شلوني قربان احوالي شلون شاكي سلامتي بيوم زرتي وعزو شلون باش دانيشن دانيش بقربان الدب كاكا تشوني بقربان خزم تشوني والله اخوي توابا كيفن والله يا ربي بخير يا ربي بخير ربي توش بخير جا بيش اوي اتوبي باسي او خان مملكه دم قلت هتا او خان وهبو او برده هبو خزماتي زوري بتوبو والله عشان وانا بو جا فيهم خوش باشي سيوكاني بوبكي لقديم تشون بو خزماتي والله اخوي بزاب ياك حيبين ابوه ياك حيبين ابوه اجا خو بيهم خوشه نعم او هاتوا ولا انا لي قرب بروحته هروا ده هروا حفتك اخوتنا الشدوه غار شو نارو يوا جا اخوات بقرباني عمدك دبرو دبرو بزانم تا ايسال لسيوكاني تشوبو كراوه او بسيار من احمدي كد بلا احمدي بيقول ملانتو زياتر دانش لسيوكاني دادني سيوكاني مشتكيا بلم تسمع بكره والله تشتي شو ما بنكره ايه لا والله مكتبي شو عم او مكتبك هي تقيو بكلكو ايه بكلشي هيزنا باشا سيوكان سربه شويه سربه ناحيه بنقرديا سربه ناحيه بنقرديا دكانيه سربه دكانيه اه والله وراسه تاسا من وشي من هستم بيكدبي بيدا قرابم يك خدمه جزارين تدا ندي وتوعفمك والله جا مش وقتو بخذ عزز كل مش هيك دينا نخص خاني انا مكتبي ليه نا او روشي ليه هيك تشتانيا استيانيا يش تمونا كردين اي هاو نا والله تمنا خوش هي بلين بروجي سوكان اوكي بنجرت بردشان او همولي سود بون بەڵام بۆ سێوکانی لە ئەرجوان دایە ئاو شتەکە بەس بەخۆی سێوکان ئاوی نەبیخواتەوە ئێستا ئاوی نێبیخواتەوە نەخێر باشە من دەمێ شتێکت پێ بڵم لەو هەموو باران و بەفرەیدا چکانیەک ژاوەتەوە وڵای جاکانەکە بەحامیان ژاونەوە ئەو ساڵ ئاو چۆن نەبێ بەڕایت ئەم ساڵ باشترە پار زۆر وەڵام ساڵ چا پار زێ بەڵێ زیاد باشە لێرە چەند ماڵ مەردارە چەند ماڵ سێ ماڵە باشە پێم بڵێ بزانم سێوکان بە چیەوە بەنێو بانگە والله جا سێوکان بە فەلاعەتی و بەگەرم و جۆ ئەو شتانێ بدەنا هیچ وارداتی کەی نییە کۆرەنەوەڵە باشە مشتێکی دیکەت با پێ بڵێم باسی با کاڵەکی بکەین کاڵک وڵە هەنجە کاڵێکی چاکمانن جادو باشتەکە پێ بڵم بۆ من ئێستا کاڵەشی بەری مەرگەی خۆ باشە سێوکانیش کاڵەکێ دەکات باشە بوو هەر بە نێوی مەرگەی و مەشهورە وڵای هەر وەختی خۆی وەختی زمانی زوو مەرگە نەعیە مهم بوو نەعیە نەعیەکە لێ بووە دوایە گوازراوە هاتەوە نەعیە بنگری بۆیە ئەوە بوو ینی کاڵەکە چۆتە سەروی کاڵەکە چۆتە سەروی ئەیوە ئەو ساڵ بەڕایت و گەنم چۆن دەبێت وڵی تا ئێستا یەک عیبیان الحەمدولillah باشە خۆ سەنی نییە سنە و ساڵ کۆرە ناوەڵای ئێستا یەک شنیە زەبەر هەوای ساردە ناوەڵای شنیە پێم خۆشە ناوەڵە پێم خۆشە ئەدێ شتێکی دیکەت با لێ پرسم بزانم
تا چەند خزماتی ماوە لێرە ڕحم بەخۆی تۆزەکەم بووە بەحام وایە خۆی ئێرەوەڵە بەسە لە دیەکان زیاترە باشترێکە وەک لە شارەکان باشە من شتێکی دیکە و با پێ بڵێم بۆ خۆ دەزانن پارێکی نییە خەڵکێکی زۆر ڕۆی بۆ خارج وەنە بۆ بزانم تا چەند گەنجی ئێرە ڕۆژتۆیان ماوەتەوە وڵای خۆڕۆشتوشن لێ ڕۆشتون بەڵێ گەنجی ئێساش بۆ خۆت دەزانی نامێنێت چاولێکەریە بەڕای تو چۆنە ئەو خەڵکە ئیوا دەڕوایان ناڕوا پێت خۆشە بڕوایان بمێننەوە وڵی جاخۆ خەڵی بەحام کابرێکی کارێکی نەبێ چ بکە بڕۆ باشترە لەوەی ئەی چاوەڕێکی دەکە کابرا لێرەیچ لە گوندیش ئیشی شوای لێ نییە ناوەڵە باشە پێتوانیەگە هەر لێرە ما با فەلاعەتی کرد بە باشتر نەبوو وڵی هاندەرانیشی جنیا بەس خەڵک بە دنیاوی کەوتۆ دەنا قەناعەتم پێ بکە ئێستا گەنجی ما ئەوەی لەوێ دەیکا پێم وانێ لێرە بی جا باشە بوو لێرە گوندەکەی خۆت و کوردستانەکەی خۆن ئاوادان ناکەوم یعنی ئیشەکەی لێرە بکەیت ئێستا پێ بڵێم ئێستا بەس ئەو دەریاچی سەر ئەوەی بەلێمێکت پێ پێم نام خارج خۆش بەرە وڵای بۆ خۆم دانەیەکم هەیە بۆ خۆم دەست مەسەر ئەو ڕووبارەی ئەو بەعرێ وڵایوە زانم لە هینێم ئاخر بەخۆش هەر خەڵکەکەەوە دوو هاتەی کەوتووە وڵای ئەنجە ئەوە نازانێ وەڵڵاهی وانە جا من بەجێ دێڵم بارە خزمەت دابین دەبەرچاوان مەڕۆ وەڵا دەبێت ئەمن نێوڕە مەڕۆ ئەمن سێوکانیان پێیان گوتمە خزماتیان چۆنم ئەگەر میوان دۆستن وەڵای خوای بەزیار جا من دەبەرچاوان شەربێەوە داوان لێ دەکە ئەحمەدی ماڵی مان کوێخای هەر ماشەڵڵا بەرم نادا قولابەی ئەدێرە کردم دەڵێ دەبێ ڕەگەڵم کەوی وڵای جامە لە خزمەتت دەیناسن ئەحمەدی چۆن جا دەڵێن بەرە بابەکان چۆن هاتۆ هەری وا بەڕێدا دەڕۆ ها ناو بانگ و بیستوە ئەحمەدی تواونە بۆ دەبەرچاوانی مرێ نەوەڵا دەبێت مرێ بە قوربانت دەبم خۆرە ماڵی دەوێ شەریدەوە نە بەسەری پێی بەخێرەی جامن بەجێ کامیڕەکێ مەکوژێنەوە کامیڕەکێ مەکوژێنەوە دەخوا عافیت دەبەرچاوان لەگەڵم نان بۆ جەماعەتێن بەجێ نێڵن باشە مامەستا چۆنە دێ مامەستامانە عیبینە وانێکی لێ دەکرێت جمعی لێ دەکرێت ئەوە مزگەوتەکەیە وەڵا خۆ مزگەوتەکەش ماشەڵڵا هەموو قەڵشیوە وایە مزگەیسمان نییە بەشەدەم بیلاهی چوونیە جاوە دەبێت داوا لە خێرخوازان مزگەوتی سێوکانێ ئەوە تا تەماشایکەنەوە دوا کامیرە قەناعەتم پێکە دەڵێ هەر دەڵی وانێکی لێداوە نێویچە مومە لەرزە هیچمانی نەمەکتەبمانە نە ئەومان هەیە نەکارەبامان بەکەڵکیەوەی نەمانوژێت تێدا بکەیت هەمووی قەڵش بووە یەکشمە بۆ ناکەن یەکشمان بۆ ناکەن ئینشاءڵڵا ئەمنەوە داوا لە خێرخوازان دەکەم بەجێو دێڵم مایمرێنەوە دەبەر چاوانت وەرە توشم دەگەڵ وەرە دەگەڵم وەرە بێن دەستی مێدە دەستی وەرە خۆشەویستانە زیزان ئەحمەد ئەوە کوای ئەوە لەمەش هاتوویەوە خۆ دێ پێکەوە نەبووین تخوا بەڕاستە ئەوە تا قەدیم بەدادەرم بووە بەسەری و سەلام عەلەیکم تخوا ئەوە برادری قەدیممان لەوەتەکانەوە برادری قەدیمە بێنە یاریگاکەی گۆڵچی بووم گۆڵچی منداوەیانی گۆڵچی شوێنەیان بوو وا بوویان چۆن بوو برادری گیانی بە گیانی خواونە بۆ ئەحمەد مەمرێنەوە دەبە چاوانت مرم وەرن کواکە ئاجی فەرمو حەینی دڵی ئاسیا سێڵی باشە بۆ ناکوژێنیەوە ئێستا بۆ دەکەم وەختی کاورانە ئێستا بۆ دەکەم بڵێنیمانەوە کەمتری نییە دا بینەوە من ڕاوەسەر ئەوبەکرە ئەوبەکر گەڵت داوە بەڵێ باشە ئەحمەد ئێستا تو وەڵا دەبۆ ئێستا ساری بنت دەبێ هەمووانێک یەکزش بە خوا موشتێکی داوە الحەمدولله سەلام عەلەیکم تخوا چۆنە چاکم بێم زەرەتن های دەبەر چاوانی و برم سەلام عەلەیکم چۆنی جاشی باجی فاتم تخوا بەڕاستە حاڵت چۆنە چاشی دێوە کواکە عازی ئای ماڵت خەرانە بێرێ خۆشەویستان کوژەڵا چاوت لێکە دەست خۆش وەستە فاتمە کوزەڵی ناوتە ها بۆ گورچیلان یەکا یەکە ئەحمەد چیتی سواری مەکینەی مەبە کوزەڵی خۆش بەردەکە مۆڵ دەوەرن ونە بۆ ئەحمەد بابا دەڵێن بۆ بەردی گورچیلەی دادەن هەر یەکە خوا ئەحمەد دای ئەحمەد وەرە بلا ناڕوخێ خۆشەویستان ئەزیزانەوە هاتوینەکەن پور فاتم خواردنی کوردەواری لێ دێنێ جا بەدارانیش ئەحمەد وەرێرە قونان دادە ماڵت خەرانە بێ
پور فاتم لەم بەرزتربی وەرەدا وەرە وەرە لا توەرێرە زام قسام بکەم دێ وەعزت چۆنە وڵا لە خوای ئەوە بەزداد لە کەنجەوە هاتووی بۆ ئێرە وڵا لە دوێنێەوە سەر و پێتم بەجێشتون ئارێ وڵا جاوەدایی دەیگو دەبێت دوو سەروپیانم لە بۆ چاکە ئیکاوڕێ بەسەر باشە چاو، بەسەر کە عەزی چاو. دەبێ نەکوژیتەوە وڵا ئەوڕوو دەکوژێتەوە چاوت لێکە. بەڵام کابانی لینێ چاچیان ئای هاوارت ئارێ وڵا. حاڵت چۆنە وڵا لە خوای ناخۆم نا لە خوای بەزداد بێ ئەوە نەوە نەتیجەمو هاتون بۆ ئێرە ئارێ وڵا خوا بەڕاستە ئارێ وڵا. ئەو خزمەت دەشوێ هەمووی حاجیاوانم ئی حاجیاوە. ئەوە ماڵە برازدار دا ناسم ئەوە ئەستیە ئەها ئەستی چاوت لێکە ئەوە مرۆتە ئەها مرۆت ئەی چاو لێکە هەموو دەمێ کەڵب ئیوا گەڕن چاو بازنەی زێڕشی دەدەستیدانە جوانێک کلکە ماسین ئەوە ئایشە قەشان ئەوە دەزانی چۆنە قەدیم ئایش هەر تەشی پێ بووە بەخوای دەگوت ئیهوای دەکرد دەیگوت ڕاستی مەڕێک ئیهوادا دەتاشی زەقەدیم وا بووەوە باشەوە عەسەنیە دەگەڵ فاتمێ ئەوە لە مێژە بوومێناوە ئەوە تازم بۆی ناوە کاکە خزمەتی نوێم پەیدا وا بەڕاستە. کردەوە کوڕە 2 ساڵ دەگەڕێن هەتایەکە ڕستەم چاکن بۆ دیوە ئای جاهت ئەوە ئێستا ڕسمیمانەوە خوا بەڕاستە عەدی. زاوا ئەوە زاوا چۆن باشە نانا کوڕەکەی خۆمانە بوو کە کاکە نوێ نامەە خوا بەڕاستە عەدی. باشەوە عەدەت تۆپ نەبوو زمانی شەڕێرا قوێرانە شەڕێرا قوێرانە بەرێ وەڵڵا وەستا کاکەوە وەڵڵای پێم خۆشە ئەوەش وەستا کەمالە وەستا کەمال ئەوە شیمداری قەسابە وەڵڵای وەستا کەمال دەرەجە یەک پیاوە جاوە گۆشتیشم لێکڕیوە کەمالین تخوا لە ئیمدادی گۆشتڕیوە جا چاوە لێکە دەڵێ دا ئەوە نە ئەوەنەوەی ئیمامی عەلیە ئیمامی عەلی ها ئەو تەنکە ڕوشەی هێشتۆتەوە دەبەر چاوانی مرم ئەدێ شتێکی دیکە ئۆهۆ وەستا کەمال وەستا کەمال ئەو برادری قەدیممە ئارێ وەڵا. نەوەتەکانەوە دەبەر حتوکە کاک جەبار. ئەوە دوو ماچان لەولا دەکە ئەوی دیکە بلاشەیە ئاوات باشە و سێ بە چوارەکیەیە ئاواتە ئەدی ئەوی کەش کاک جەبارە بزانانی ڕەشماڵە لە بەریەتی ماڵت خێرانە بێرێ وەڵا ئەوە من دەچێتەوە خەڵک دەڵێ بران دەڵێ عینی دەڵێ سێوەکەن لەت کراون باشە دەبێ من دەبێ کوڕیوان نەبم وەڵا دەبێ فەحشی دوێنێنی بکەین داخوابراینیان نا دێ پرسێ بەدات کێم بەڵێ ئەوە شلەی چ دێناوە وڵایی تەماتە و کدووی ئیتەماتە و کوردیا جا دەڵێن خواردنی بەداران بەتان زۆر زۆر وەنە بۆ ئەدێ گۆشتەکە چێ لێت ناوە وڵا گۆشتەکەم دیشکە خەزیێن دەبوون عازر خەندی کوڵاوەیە ئەویشی لێ تەخوا هەستە خاندە چاکی جا بڵێ تو هاتووی نێو کوردەوادیات ماڵت خەرە دەڕاوە سێرە باک سەبارەت بەکە عەزیبزان بۆی بەجێشتووە ئەوە کە عەزیت بوو بەجێشتووە وڵاتان نهاتی لەبەر جەخۆ ئەوڕۆ هیچی نەکوش بووە بە پەنا دوکانەی داچوو چۆن وایە ئەرێ وڵا ئەجا خۆشەویستان ئەزیزان ئەوە کە حاجی مام قەنەعەتم پێ بکە قەسابەکە بیبژێری وەڵاشتی وا دەکوژیتەوە حەینی دەلی کلا بە پشوەدارێکی دەقڵی ونە بۆ دەستکوژی خۆشە قەنەعەتم پێ دەستونەوە سەر خۆیش دەست منداڵەکەش ئەوە هەر وەستای سەرپیانە دەزا کوڕ دوێنێ پێران خۆشەویستان ئەزیزان پورفاتم بەڵێ ونە بۆ بەڵێ. پورفاتم سەروپیان چاک دەکا ئەگەجا تەبیات و لە سەروپیانە ئەوە هەر بەکرێ چا دەکات سەرەی بۆ دەبێت سەرەشی بۆ بگری عەدی دەبێت- لیشیان دەرێ لیشیان دێنێ ماڵ بخۆرانە بێرێ وەڵڵا سەرەی بۆ بگری. تەلەفۆنەکەشی ئەگە بوو هەوێ پەیوەندی پێوە بکەن ڕقمی کە عاجی چەندە جابا پێت بڵێم جادە دەڕاوەستین ماڵ و خۆران بێ دەڕاوەستێ پورفاتم خۆشەویستان ئەزیزان ئەگە بوو هەیە پورفاتمێ وەبینن ماڵی لە حاجیاوە کۆنە لە پەنا بۆڵیانە جا پیاوەکەشی هاوسەرەکەشی نیوی کە حاجە ڕقمی کە عاجی و دەدەمێت سبر عوسەت و پەنجایان عوسەت و عوڵا چەندە؟ دەبی لە کاکە؟ 1940 جاگە دەهوێ سەروپیان چاکەن و سەروپیان بکڕن شمارەکەن داونی کە حاجی نەچۆتە حاجی ئەما پێ دەڵێن حاجی ونە بۆ؟ جاتو بە ئەوەی هەڵدەینەوە ئەوە خۆشەویستان ئەزیزان بەغەڵەت تێمەگەن لە بۆ من نییە ئەوە میوانیان داتو خزمان بگرە دەولارەت با دوان نەڵێن وڵا لە بۆوانە وەرن نەڕۆ خۆشەویستان ئەزیزان لاقە پڕژەشی تێدانە ها ئەوەتە لاقە پڕژەشی تێدانە ئاواتی مەهیواتی لاقە پڕژەن ئەوەتە چاوت لێە هەر لە بۆی دانێ هەر ئیهوادەکان نامێنی ئەوە تا لاقە پڕژە مریشکەکەش مریشکە سوورەیە جا من پورفاتم لە کاتت ناگرم بەجێر دێڵم تخوا سەلامان دەکە عەزیز بکە ئەحواڵی دەپرسێت باشە لە بیرت نەچی ئاخە سەلامەکە چاوت لێ خۆشەویستان
كتري رششي وسرنا أو كواي أحمد كواي أحمد أو أحمد توتا اللهم صل على سيدنا ما احسن كدويته. سلام عليكم. قادر الله ورا احمد هم ليوقع سلام الله بخواي برد دبي اقرا يمنا احمد توفينا ما عندك البيد ما قادر ما بي اري والله ما شاء الله حربك اخوي هذه بيد نابي والله اتو سر قولوي ونيا هاي قولتي بو اي شو تقول شو توفينا ما عندك سلامي وقت من نبونا ورا احمد توفي ديراني شم دقتنا اري والله يا اخو بخير بابا خيرات دي بخيرات سلام عليك عواش برادر يكون معه سلام خوش بيسان زيزان ما تكم دولاريا اول شيء كم قصابه من هاتوا مني وقصابه او تا درجيك سورة سلام عليكم اري احمد ورا ولا سرينا عليك هاتوا سورة شنو هابط ورا خوش كذا شنو تاكن بيم زرته باشا تاكن متسايد عندنا ورا تسايد لا سايد مني ما تاكن بيم زرته او تشبو دبر بابو مدري هو شو لبو دانا او من الفار الذي وين سايدانين باشا لبو دانا ساو ليه سايدك والله ده لا يدرب هذا بس هتبوقوا ثاني داناني ها بونا عولا ورا دول كتاو خذوا الكي ايه تخواسونا ايه كاقادتونا وحزتونا يا ريبه خيري جا خوش بيسانا زيزانا وكاقادر قناعتم بيبك براي كاك جلالي او السيوكاني اري والله حلو عشيرتي سيوكان همو يخركدونا وجاد الله همو جمعان خزمان كودا كموا اشتي دوباتا دكم وانا مقادر جالا نوتو تشوارو ما يجديد ناس انه تو سوى ولا مش توبينا ما عندك توبينا خوش نبو بري والله قناعتم بيبك براي اي شلون داوات دوري رقنا دا دوري جاي كنا وجه كاي شلون دبيوا بخوادي تتورا بخوادي شو بخوادي اموزا اوش خديها مزامه كره خضروي قديمه اي والله واتي بنشتي كردي هي هو شيء هر واتي بنشتي كردي هي هو شيء اي والله وسا خضر ولا ورا اول وسا كمال دي ناسيوا وسا كمال وبيردي وسا عثماني شنهبو هاي قلاصي وارمنبو بخوای وستای چاوو ادبونا ایدانی شکاکا جای واکوا دبی دوره دسترا وستای دلی بشرب دیرا وستای مالت خلانه بیره والله يسوي قوشانا كيف يبونا هر سير والله بالله وتالله حين دلي شوف الله لا شوف الورا اري والله لا شوف والله خان دارك وقت يخش الوقت فين ما عندك هر مزياتر بو اري قسم بخو مزياتر والله خور مزياتر نبو بري بذات يا اخوي احمد ها قادر بذات يا اخوي خوش من ابو بري والله باشا كقادرة مال السيوكان يا وان لحاجاواي لحاجاواي بس داناتوي والله يمكن هو مال شيء ومال وسا كماليا بو كمالاتوي يا بابا نا دو مال شي كده دي يا خوش رام تمساين دلي دوجني انا لا والله دوجني بي والله بالله وتالله دوجنا مني لبركي دا قلش لا وبور مبور قناعتم في بقى ربي خوا داودنا كي تداي بوري والله وبركوت كانت كده اري باخوا كنت كده بشي الله بس او كوا شكر دبينا ورا ما ادخل بورا مبين مالو بقرنا قريره والله قادر خضر كمال احمد وين بشتين برندن هميشه ايوا على فاش بشتين اري والله كاكا لماذا وستاي والله لماذا دوزارو بله الله يكرمك والله عايبين الاخوه بس عايزينك وتتقرب ولا والله مخ زوجي قرب تدري ما ابوي انا ما هلش كذا قبل هلا والله كاكا في حساب باركي ويدر لا خوش ويسانه زيزانه قامشي قامش تتراوس قامش تنا بتاوزاري ودلي او نادر هندي قلوه بيدلين نادر قامش لا خوش ويسانه من بجيو ديالهم دقل خالد شنيني وقامشان عواتي قامش كي ليرنا كان قامش احمد ايوه شو عاوتيكن
شش حوتك لا سلسلين يميان خوش بيسانة جيجان كوا بوري فات جواب شو مبلغ داني شو معلوم خرانة بيري والله ديره دا باز دم ديره دا بخواجة دانيشي بخواجة دانيشي تخوات شو نشاكم بيم زرتن شو كرة قد هناك لا نايه بيها دواجه نايه هناك لا بينا بيم تمام واري والله بوري خو جاني وكم نبي تشوتو بوري فات ها خزخانة والله خزخانة ورا وابراستا فقرياتي دي من نام قلت شو مال دكتور وانيشي نيميتيا جاوا پورە بەسێمە دەڵێن لە بۆ فەقەراتی یەکاویەکە سێزەر دیوا پێ لە پشتێ دەنێ هەر چرقەیلێ بێ دەڵێن فەقەریاتت نامێنی ناو نەبیستوە چۆن ماڵی لێ بەردەشانێ ماڵ و خەرانە بێرێ وەڵڵا جاوە هەمیشە ئیوەخانەدان بوو وەڵڵای هەچی نانێ نەماڵێ ئەهوەی بخوا نێوشم نەبی چۆتەوە خەجەخان جا خۆشە بیستە هەر نانی نەماڵی خەجەخانێ بخۆی خۆنە شەکرەت دەمێنی دا خۆنە شەکرەت دەمێنی جاوا بۆ پێ ناخۆشە سێ نەخۆشیتە بوو شەکرەتە بوو حەسەن ماڵتات هەبوو ئاخر ئەوی کۆڵۆنە کۆڵۆنیشی هەبووە تا نانی نەماڵە کابرای خوات وە چابووە جا خۆش شەویستان ئەزیزان نەخۆشیت تاوی دەکە لە پەدای دانیشی ئەوەندە ئەرێ وەڵڵا چاوی لێ پێکەنی نیکە نەوەتا وەڵڵا چای بەدەستی خۆتم چاکەم و دەکە چایەکی ماڵت خرانە کورە چاتێکە چا وەڵڵای پێ بکەنە پورفاتم باوەرەوە دەڵێمەوە دەستە خوشکتە برازامە برازات برازامە ئەدێ خزمەتی چۆنە دەگەڵ حیبینە خوا بەڕاستە ئەتۆ زوو دێرە لە خوای وەڵڵای پێم خۆشە خەزەخان ئەوە لە خواردنە کۆنەکان چ خواردنێکت پێ خۆشە یان چ خواردنێکی لێ دەنێ دەدێ وەرە قسان دەکەی ما بابا قسام کە ترخێنە ترخێنە ئەوەی یەک دەسحێبانە مێدەن دەسحێبان ئەوە تای پورفاتنێ خەزەخان جا ڕاوەستی ئەوە ترخێنە ئەوە ترخێنە دۆکەشکو نۆکاو ئاگەن ماشو هەریچی پەڵپینەوە پەڵپینە ئاخر بەنسکی زۆر تشیشی ڕەگەڵ دەدەن وەڵڵای پێم خۆشە تەواو جاوا ئەوە مەسەلەن ئەگەر مەسەلەن بەفرێکی ئەستور بباری و خواردنە خۆشتر نین تازە بابا خۆشتر باشە ئێرە بە چ خواردنێکی بەنێ و بانکە بۆن خومە لێرە نین بەتایبەت جادیەکە دێنە ئێرە لاگە دێنە ئێرە بە زۆری گۆشتە ئارێ وەڵڵا ئەوە هەبووە دەراوەسێ ئەحمەد ببڕین دەراوەسێ وا هەبووە سەر و پێت دەگەڵ خۆی هێنابن لێرە و لێ نابن ناوەڵڵا ئیجاخر بۆ دڵت حازر نەبوون نەمهێنا دەتناسم وەڵڵی دەرکو هەیە ئەمە واللهی نەمهێناون ئەهد پەیمانی ئەوین داری دەوەستین ئەوین داری دەوەستین ئەوین داری دەوەستین ئاودەمی پەریان لە عیشق و ئەوین مەستین لە عیشق و ئەوین مەستین لە عیشق و ئەوین مەستین گوڵەکەم پەری ڕۆساری پێرشتی تۆیۆ عزیزم ڕزگارێم کە کەوتمە داوی تۆ گوڵەکەم خەندەکەت جوانە لێت شیرینایە عزیزم تێگەیشت لە مایە بەستی تۆیۆ سلام عليكم. هاي جبل تاواني مرم داي شو راسي
سورة شانس بختم ما تكم دي اللهم صل على سيدي وسلم شوني تاشي بيوم زرتي أعوال شونا يا أخوة بخيري باشا مشتكي دي كم بيستوا ضل كوري والله خيرك دكتورتي ولا اني وي خير لك اني بو مال دابا ما تخواشني وهذا بين كرة أخوة جاء وخيرة لا والله كرة باشا جيب لي ابو جوي أو كان جوان سيري تو تليفوني داك ديقول سوري قصاب نيزاني قام لا باشا وي راوساو إيه او خيركم لخو قرتوا اما كاور ني وي داك ما خير ني واش لبو مال دابا مو كاكا خير قبوله تو باش خويا أو خيرة لا والله قبول يا اخو هذه وعدتو شونا بيلا باب شونا والله لا خويا والله تابانت ماش دكم سودا ابو كاورا بله باشا ما شاء الله كاورا زوري قلبو هو يشوي بوا خوي خو مانا خبر الايخو اي سروشتي ناو وعدت شونا والله لا خويا تاك سلامتي مالت من باشا خلاص فاز باشا السودا والله الا برو خير مش تكن نبي شو اريو باشا با فيدوان او روچت كشتو توا اورو گۆشتی گۆلکی مانەیە گۆشتی کاری ساڵەمانەیە بە تایبەتی گۆشتی کاوڕیمانەیە کاوڕی کاوڕەکەەوە هەوڵ شتێکی زۆر تایبەتە ئەوە جوانە و گۆشتە خۆشەویستانە زیزان دیارە سوورەی قەساب خەڵکی سێوکانەیە والله قەسابەکە بیبژێری جاشتەکانیشی هەموو خۆماڵین جادوایە ڕقم تەلیفۆنەکەش و دەدەمێ هەرەگە گۆشت و ویستی ناسک ئەگە بوو هەیە بەشقارتەی بکوڵی هەڕوونەکە سوورەی قەساب جاشتێکی دیکە و با پێ بڵێم کاوڕی هەیە بەرخی ساڵەی هەیە دیسکی ساڵەی هەیە وەڵا جوانەگاکی کۆشتۆتەوە عینی دەڵێ لە قوم ماڵت خەرانە بێرێ وەڵا عینی دەڵێ لە قومە دەرێ وەڵا سوورە باشە تو باشتەکەت پێ بڵم زانم ئەو ساڵ گۆشت بووە گران بووە وەڵی گۆشت بۆیە گران بووە تفاقەکە گرانە و ئەو جارەکانە بێتەوە ماڵاتی چاک کەمە و حدودەکان لەبە بەفری عاسێ بوون و ئێوە ئەو دۆلار گرانیش هەر هۆکار نییە بۆ دۆلار گرانەکە پەیوەندی بە ئەوەیەوە بە تفاق شتەکەیەوە زیاتر بۆ علە پشتی زۆر تۆزە کاریگەریەیە ڕاست دەکەیت باشە کاکە سوورە من شتەکەم بیستوە مەسەلەن لە گۆشتی حیوانی دەچوێی بە تامە لە کاوڕیدا بۆ نمونە لە کاوڕیدا پشتە مەزەکەی دەرەجەیە نەی دەزانی دادەی خۆشەویستان چاو لە گوپانی گەنەوە پشتە مەزەی خوارد بە ئیکاوڕێەوە لە بۆی ئیوا گوپی فودراون ڕەنگیشی جوانە ماشەڵە عینی دەڵی مەمی ئالانە جاوە سوورە مێوژەم پێێنی مێوژان بخوا دەگەرنی ڕادیار دەبێت ئەوهۆ چاوی دەکە خۆشەویستانەوە سێوکانی هەموو ئیوانە هەموو ئیوا گەنج و قۆزن نانی خۆ دەخۆن دەڵێن دەرکیشیان هەیە کاکە سوور باشتێکی دیکەت پێ بڵێم گۆشت کاوڕ بە چەندە بۆ نمونە گۆشت کاوڕ بە 13000 بە 14000 بە پێی مشتریەکان دەزانێت کابرا مەعمیل بێ خاتری دەگرین ئەدە جیسکیش بە 14000 کاری ساڵێ ئەدێ جوانەگا بە 13000 گۆلکی کچکەیە بڵێ گەورە نییە گۆشتی می خۆشترە لە جوانەگایدایانی نێری گۆشتی می چاتر لی دەنگێت ئەدی تەرترە گۆشتی خۆشترە یان و قەوەت یعنی ئەو بەتامترە وەڵڵاهی پێم خۆشە ئەدێەوە باب لەکوێیە وڵا بام لە مەیدانەیە وا بەڕاستە کوا دێ بەشی برژانێت داناوە و خۆ دەزانانی گۆرەکوێت پێ خۆش لێدە بژین بەخوای باوکم دەزانم دا سوورە ئەتوەرە وەرە ئەتوەرە ڕەگەڵم کەەوە ڕەگەڵم کە و ڕەبی دەرکرد خەرانەوێت دەستکاری نەکەی ها هەر دەستکاری کە لوتت دەبڕم ئەوە فێرە بەسەر نیوەی گرفانێ داوێ ئەوە شاگرد دەخوا ئای بەخێرێ سەرچاوی من چت دەوێت ئێجا فەقیرین پارەت دەدەمێ ماڵت خەرە من کوڕی سێ محەممەدی خوا بەڕاستە خێزانی منە خێزانێت وە ئامۆستا ڕایت نەتمەتینی نانات خوا بەڕاستە خانی سنیە خانی شونیە وەڵڵاهی پێم ناخۆشە ئیشەڵڵاه هو الرەحمان ئیشەڵڵاه هو الرەحمان خانوت بەنیشیب دەبێت ئاگات لێ بێ لەبەر سەعادات باشە ئامانەتێ خوارد دەکەم دەبڕۆ دەی سەرچاوانم سوورە خوا خێرت نووسێرێ وەڵڵا چاوت لێیە خێرومەندی شەرماوت منە بۆ کاکە سوود کە بەختیار بێناسی دەوەرە کاکە ئەو گۆشتم بۆ تەسویرکە خۆشەویستان ئەزیزان ئەها چاو لێیە عینی دەڵێ لە قومە ئەوە تاکە ئەوە گۆشتەکەیە ئیکاوڕیشە ئەوە دوونگەکەشی هەر تێدایە منە بۆ باشە شتێکی دیکە کاکە سوود با پێ بڵێن لە کاوڕیدا دەڵێن دوونگەکەش ئیسیفادەی هەیە لە بۆ ئینسانی دەڵێن هەتا خۆی چەوری دەتبێنیتەوە شتیوە هەیە وەڵا شتێکی زۆر دەرەجەیەکە ئینسانی زۆر شتێکی باش وەڵڵاهی پێم خۆشە خۆشەویستان ئەزیزان ئەمن بەجێ و دێڵم کاک سوورەی قەساب قەسابێکی هەتا بڵێ بەتوانە شتی چاکیش دەکوژیتەوە خۆڵاتیە
جا دەبەرو دەبرم سەردانی بکەن سوورەی قەساب دوایەکی نێ تەلیفۆنەکەش و پێ دەڵمەوە دادەی کاکی مەسەوەر ئەو لاشی پێشان دەبجا من بەخوای گەورە دەستپێرم خوا یاخوا بەخێرێ چاوت لێ خۆشەویستان ئەزیزانە تووڕاوە سەرا سوورە دا بەختیار بێناسی چاوت لێ گۆشتی حیوانی خۆماڵیشن هەیە گیسکی خۆماڵی شاخی ئەرێوە کاری ساڵێنە تەما باشە کاکە ئەمن بەخوا دەستپێرم خۆشەویستان ئەزیزان سێوکانێ هەرمەڕ و ماڵاتیان نییە دیارە گامێشیشیان هەنا وەرە کاکە وەرە ئەوە ناوت چێت و تخوا کاک سەرکەوت بەخێرێ ئەحواڵە دەیەوە چێە ئۆ کاک محەممەد چۆنی ئەحواڵە دەوە چێ بۆ تەڕی خۆت شدووە نێمەژە ناوت محەممەدا لە باشە باش پێم خۆشە وەرە کاک سەرکەوت وەرە ئەوە کوڕکەی جەنابەت نەوەی کە عەمەدەمینی ئەوە هەر گامێش و هەنە یان مانگاش و هەنە وەرە لای وەرە ئایڕۆ وەرە لای گامێشمان هەنوو مانگامان هەنوو مەڕمان هەنوو باشە باشتەکەت پێ بلێم ئەوە بابەت نەماڵ نییە دیارە گامێش بەخێوکردن بە زەحمەت نییە وەڵای ئەرچیان تۆزە قورسە ئەرچیان قورسە ئارە وەڵای چەند گامێش وەن وەڵای چواریان زاون ئارە وەڵای ئەوشیان ئەستێورە کام ئەستێورە ئەوان ئەستێورە ئەوەیان پێم خۆشە ئەدەوانێ کە ماسیان پەیدا بووە وەڵای ماسەکە کەم بۆ ئێستا بەهارێ زۆرتر بوو بەهارێ زۆر جاات من بەهارێ زۆرتر زۆرە ئێستا کەم بووە باشەوە مشتری تایبەت وەن لە بۆ ماسییان لە بۆ خوان دەبەنە شاری دیافرۆشن ماستەکەی وەڵای ماسەکە ئەوە خەڵک دەپرسێکە چای بەگامێشەکان دەکەوێت لێمان دەکڕێ و سەسڵی بەچەندی گچکە وەڵای ئیگیسکە بە 6,000 و گەورەش بە 12,000 ماستەکە فرت و فێڵی تێدانە بوو ئەو گامێشەکە دیارن و نیە دەڵێن باشە ماستی گامێشی خۆشتیانی مانگا وەڵای گامێشە خۆشترە خوا بەڕاستە پاروانی دێبا دەدەی بانیان ماستی گامێشت پێ خۆشە خۆشە ئەدێ باشە ئەوە بوو لێرە بەسونەوە جا گۆڵ خۆ زۆرە جا پەیدا بۆ بوونەوە بردونە ئەو بوارەی وەڵای ڕناوەستێن بۆ بۆڵای هارن یعنی شوانی گامێشان بە زەحمەتە وەڵای هەیە مەسەرەن لە منداڵانی دابێ بە خۆچان یان وەنێ منداڵی کەوت بێ وەڵای جارێک کەڵێک لە منیدا گچکە بوو پاڵاق بوو بەڕاستە ئارەوەڵا چ شوێنت نەشکان وەڵای تۆزێک شانم برندار بوو جابینە بادەستی کەمێ مشیفاع تەواوە چادەبێەوە ئیشەڵڵاه وەڕەحمان جا منەوە دەڕۆم خۆشەویستان ئەزیزان ئیدەماڵەکێنە و گامیشە ماڵەکە حەمەدەمین خۆشەویستان ئەزیزانە و گامێشە ئیدەماڵەکە حەمەدەمینین ئەگە بووهێ ماستیان لێ بکڕن بۆ خۆ دەزانن گامێشەکان لەدەچێ ڕاگرتون شاید بەو شاهدەی ئەوەی ناوێت دەڵێ مانگەشە بە گوستێ پێویست ناکە ئەوە گامێشەکە دیارن ماستەکەی خولاسە گامێشە سطلیشی بە 6,000 سطلی گەورەش بە 12 گۆڵە هەزاریا جا خۆشەویستان ئەوە لە گوندی سێوکانێ جا ماستەکەشی شیفا لە بۆ خوددان بەس کاوگۆیان دەدەنێ وە بۆ جا سەلامان دەکە حەمەدەمینی دەکەی باشە جا منەوە دەڕۆم کاک سەرکەوت کاک محەممەد ئەمن بەخوا دەست پێرم دەبارێت منم دێ ناخوێنێت و بارەوە دەخوێنم وەرە تو ناوچە وەرە بەخێرەی ئەحواڵت چۆنە باشی ناوچە ئەوەش کۆچەرە کچێکە حەمەدەمینیە ونیە نەوەیەتی ئەجا فەرقی نییە هەر ئەولادی حەمەدەمینین تخواونێ بۆ باشە ئەتو باپیرت خۆش ناوێ زۆرت خۆش دەوێ جا باپیر خۆشەویستە جام با باپیرم نەبا
باپیرم نەما بەسەری تو ئەلێ وەڵڵاهی تخوا ئەگە باپیری دی دووز ڕەماچانی ئەرێرەکە لە باتی من باشە بڵێ خانندەی کروتی حەتوک چاوانت ماش دەکەم بڵێ بێ ماسیشن نەکە باشە ست لە ماستەکەم لە بۆ دانی باشە جا من بەخوا دەست پێم گۆریان وشتیوان نازانی سەرکە ئەدێت و تخوا محەممەد ئاتوش نازانی محەممەد چۆتەوە دەکەڵی خۆ جا من بەخوا دەست پێرم باشە دەخوا حافیز سووری نابوو لە بۆ نیوڕۆ شلو برنج شلو برنج ئەو لایدی ئەو لای تیشتی دەگەڵ نیە تخوا شلو برنجە برنجی باعەیە بەخوا خۆشە جااو تووشی کۆڵۆنی ناوی بۆ برنجی باشە لە باتی مسێ تاسان دەخۆی باشە چاکە دەخوا حافیز خواحافیز خۆشەویستان ئەزیزان ئیدی ئەوە بەدەدی کابرا دەڵێ هەموو شتێک ئەوەڵیشی هەیە و ئاخیریشی هەیە جا من دەمەوێت بەرنامەی ژیانی جاران کۆتایی پێبێنم تا بەرنمەیەکی دیکە و دیدارێکی دیکە بەخوای گەورە دەست پێرم خوا حافیز